ئەو کاتەی حزبی دیموکراتی کوردستان سەرقاڵی ئەنجامدانی پلنیۆمی حیزبەکان بوون بەپێی قسەی بەرپرسانی و حیزبە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی موشکی دوورهاوێژەوە شوێنی بەستنی پلنیۆمەکەی کردۆتە ئامانجوو ژمارەیە کوژرا و برینداری بەدوای خۆی داهێنا. دوای چەند کاتژمێرێکی لە بەردومانەکە بەشێک لە جەستەی قوربانیەکان بە مەبەستی توێکاری دەهێنرانە پزیشکی دادوەری کۆیە. ئەمە بەدڵنیاییەوە سەرچی قورسە، بەڵام پێشنیار دەکەم چاوەڕوانکەین حتمما لە ڕاگەندراوی حیزبیدا ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە دەدرێت داخوا ئەم چەکە لە چۆ بەکارهاتووە یا چۆنیەتی جەنایەتەکە حتمما بە وردی دواتر دەخرێتە بەڕای گشتی. بەڵێ بەداخەوە کادر و پێشمەرگەی زۆر بەتوانا و لە هاتوومان زۆر دڵسۆزمان بەتاخەوە شەهید بوون، بریندار بوون. ئەوەی کەمە ئاگادارین ئەو ڕووداوی ئەمڕۆ تەنیا بنکەوبارەکانی حیزبی دموکراتی پێکاو زانیاریمان لەسەر شوێنی تر نییە. بریندارەکان بە مەبەستی چارەسەرکردن ڕەوانەی نەخۆشخانەی شەهید خالید کران و ئەمانەش کە سوکاری قوربانیەکانن دەیانەوێت سۆراغی ڕۆڵەکانیان بکەن. بەپێی ئامارێکی نەخۆشخانەش تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ڕووداوەکە 14 کوژرا و 39 برینداری لێکەوتۆتەوە و بەشێک لە بریندارەکانیش ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری هەولێر کراون. 14 شەهید ئەوەی کە توپعادلی بێمێ ڕاگەیاندووە 39 برینداری شاتووە بۆ نەخۆشخانەکەی ئێمە. زۆر باشن، سوپاس بۆخوا، تەندروستیان زۆر باشە و هەمویان کۆنتڕۆڵ کران و تەندروستێکی باشیان هەیە. حزبی دیموکراتی کوردستان لە ناو قەڵای حیزبەکەی لە شاری کۆیە بە مەبەستی بەستنی کۆنگرا سەرقاڵی ئەنجامدانی پلنیۆم بوون و بەپێی وتەی بەرپرسانی و حیزبە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی 5 موشکی دوورهاوێژەوە شوێنی سازدانی پلنیۆمەکەی کردۆتە ئامانجوو 14 کوژرا و 39 برینداری خستۆتەوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش مستەفا مەولودی سکرتێری حیزبی دیموکرات یەکێکە لە بریندارەکان و سێ لە ئەندامانی باڵای حیزبەکەش گیانیان لەدەستداوە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، کۆیە.